دولة رئيس مجلس الوزراء، دولة رئيس مجلس النواب، السيدات والسادة الحضور. جنابی سەرۆک وەزیران، جەنابی سەرۆکی پەرلەمان، خوشک و برایانی بەڕێز، لەم چالاکیەی ئێستادا کە ساڵانێک ساز دەکرێت بەشێک لەو ستەمکاریەمان بیردێنێتەوە کە لە مێژوودا ڕوویداوە. لە بەردەمپرسی ژناندا هەڵوێستەیەک دەکەین کە گوزارش لە هەڵوێستی بەهادار و بێوێرانەی ژنان دەکات لە بەرەنگاربوونەوەی ئاسەنگیەکانی بەردەمیان. ئەمڕۆ کە لێرە کۆبووینەوە ژمارەیەک لە ژنانی پێکاتە جیاوازەکان لە ئێزیدیەکان، تورکمان و شەبەک ئامادەیشیان هەیە. ئەوانەی ویستی پەروەردگار وابوو لە دڕندەی تیرۆ ڕزگاریان بێت و بازیندوی بمێننەوە. جگەل لەم ژنانەش کە ڕزگاریان بووە هی دیکەشن کە کوژراون یان بێسەر و شوێنن یان لەلایەن تاوانبارانەوە دەستدرێژیان کراوەتە سەر. ئەمەش وامان لێ دەکات لە هەموو ئاسە جیاوازەکان کاریان بۆ بکەین و دادپەروەریان بۆ بگێڕینەوە. هەموو ئەمەش لە پێناو گێڕانەوەی ماف بۆ خاوەن ماف و لێپێچینەوەش لە تاوانباران. نابێت پاشەکشە لەو یاسا پێشکەوتوانە بکەین کە بەدەستمانێناون، بەڵکو دەبێ بەردەوام بین و برەوشیان پێ بدەین بە جۆرێک لەگەڵ ڕێکەوتن نامە نێودەوڵەتیەکاندا کۆک و تەبابن کە عێراق پەسەندی کردوون. بۆیە لەم سەکۆیەوە داوا دەکەم یاسای ژنان و کچانی ڕزگاربووی ئێزیدی تەواو بکرێت، بگرە فراوانتر بکرێن و لایەنی دیکەی جۆرا و جۆریش بگرنەوە. ئەو یاسایەش کە باسم کرد پێشتر لەلایەن سەرۆکایەتی کۆمارەوە خراوەتە بەردەم ئەنجومەنی نوێنەران. دەبێت بە دۆداچوونی لێبڕاوانەمان هەبێت بۆ ئەو یاسایانەی لە بواری مافەکانی ژناندا پەسەندکراون و پابەندیش بین بەو ماف و ئازادیانەی تیان داهاتووە و پراکتیزەیشیان بکەین. دەبێت دامەزراوە دادوەری و جێبەجێکاریەکان، کۆمەڵگەی مەدەنی و چالاکوانان مافەکانی ژنان کاریان بۆ بکەن، ئەو ئەرکە جێبەجێ بکەن. وسيجد تاريخا وذكريات مشعة دائما.